لە سلێمانیەوە هێمن ئەم کاتت باش بارودۆخی سلێمانی ئێستا چۆنە؟ بەڵێ مڕاد لە ئێستادا من لە شاری سلێمانی پێشەوەی قسە لەگەڵ تۆ بکەمانی دوو کاژوێر بەر لە ئێستا زۆربەی گەڕک و ئەو شوێنانی شاری سلێمانیمان گەڕاوم بۆ ئەوەی بزانم بارودۆخی شاری سلێمانی چۆنەوە هێزی ئەمنیم بینیەوە بەڵام بارودۆخی شاری سلێمانی ئارامە من ئەمەوێت ئەم وتانە لە پارێزگاری سلێمانی کە سەرۆکی لیژنی ئەمنی سلێمانیە دکتۆر ئاسۆ فەریدون وەربگرم لەبەرەوەی کەمێک پێش ئێستا کۆبوونی لیژنی ئەمنی هەبووە کۆتایی هاتووە دکتۆر ئاسۆ فەریدون سەرۆکی لیژنی ئەمنی شاری سلێمانی و پارێزگار ئێستا میوانمە دکتۆر ئەو کۆبوونەوەتان باسیتان کرد کۆبوونی لیژنی ئەمنی کاگێ من سپاس بۆ بینەرانی نارتی دیارە کۆبوونەوەکە تەقیمکردنی ئەو بارودۆخەی ئەمڕۆ بوو و تەقیمی ڕۆڵی هێزە جاجاکان بوو کە بەشدار بوون لە پاراستنی ئەمنیەتی شاری سلەیمانی و پێداچوونەوە بوو بۆ کولی ئەو بڕیارانەی کە لەو کاتانەیە دراوە و دەستنیشانکردنی و کەم کورتیانەی کە هەمان بووە دەستنیشانکردنی ئەو کارانەی کە بۆ بەیانی ئەبێ یان بۆ ڕۆژانی داهاتوو دەبێ بیگرینە بەر ئەگەر خوا نەکردە و سبەینە و دووسبەی و ڕۆژانی داهاتوو خۆپشاندان هەبوو بەڵام من پەیامەکەم لە چەند تەلەڤیزیۆنێک شۆ بڵاو کردەوە لێرەشەوە ئێڵێم هەموو من چوینە جادەی مەولەوی بەداخەوە وێرانکاریەکی زۆر هەیە سلێمانی شایستەی ئەو وێرانکاریە نییە ئینجانەیەکی زۆر کامێرایەکی زۆر قیرێکی زۆر هەموو شێوێنراوە جاری کاڵێن بەداخەوە کەوت هەموو سپاسی شارەوانی دەکەم و سپاسی کە هێزە ئەمنیەکان دەکەم کە ئەمڕۆ بەڕاستی بەو پەڕی هەستکردن بە مەسوولێتەوە واجبەکانی سەرشانی خوانیان بەجێهێنا و لە ناو شاری سلێمانیا ئێستا حملەیەکی پاکردنەوە هەیە کە من پێشماوەیەک لەمەوە بەرهاتمەوە بۆ کۆبوونەوەکەی لیژنەی ئەمنی و بەشدار بووم لە پاکردنەوەیە ئینشاڵڵا ساس بینم ئەو سیما ناشرینەی کە لە بە شەقامەکانی سلێمانیەوە دیار بوو نامێنێ و هیوادارم بەیانی لە بری ئەوەی کە چینە سەر شەقامەکان بۆ خۆپشاندان هەمومان پێکەوە بەشێک بین لە پاکردنەوە پاراستنی ئارامی جاریش کەس دێرەوە بە مافی خەڵکی دەبینم و خۆپشاندەری دەبینم کە ڕای خۆی بە شێوازی دیموکراسی دەربڕێ بەڵام شێوازێکی وانە بێ کە خوێنی مناڵێک بپرژێ لەسەر لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستان خوێنی هاوڵاتیەکمان لا گرنگترە لە هەموو شتێک مڵک و ماڵی و حکوومەت و پاراستنی مڵکەکان بە ئەستوی سەرشانی خۆمانی ئەزانین هیوادارم سبەینێ و دوو سبەی و سێ سبەی کە پشووی فەرمین لە سنووری پارێزگای سلێمانی بەڵام وەکوتم هێزە ئەمنیەکان و فەرمانگە خزمەتگوزارەکان بەردەوام ئەبن هیوادارم ئەم چەند ڕۆژە ئیستیغلالکین بۆ پاکردنەوەی شان پاراستنی ئارامی و منطقی عقل بەڕاستی پێویستمان بۆیە بگەڕێنەوە بۆ منطقی حکمت و عقل بە هیوایەوەی کە چەند ڕۆژی داهاتوێکی ئارام لە سلێمانیا ببینین دکتۆر تۆکو پارێزگار من ئەمەوێت سیفەتی سەرۆکی لیژنی ئەمنی پێ بڵێم زۆر لەمە لەبەرەوەی ئێستا بارودۆخی سلێمانی لەو شێوایە تا چەند پارێزگاریتان لە ئەو دووڵقی کە لە سنووری پارێزە سلێمانی هەیە ئەوەی کە لە ناو شارە هەن وەزائیدەن ئەو ناوچانی پارتی دیموکراتی کوردستان کە هەن لە سلێمانیە پارێزگاریتان لێکردویان پارێزگایی لێکن چونکە زۆر جار ڕخنا ئاراستەی دامەزرا حکومەکان دەکرێت کە پارێزگایی لە ناوچە و لوقەکانی پارتی ناکە کاکە هێمن بەرگریکردن و پاراستنی بارگاکان هەموو حیزبولایەنە سیاسەکان لە ئاستۆی حکوومەتە بە پێی توانە ئەمڕۆ هێزەکان هەوڵی تەواویان داوە کە ناوچەکانی با بڵین لق و بارگاکان و ناوچەکانی پارتی دیموکرات و هەموو لایەنە سیاسەکانی تر بپارێزن تەلەڤیزیۆنەکان بپارێزن ڕاستە بەداخەوە لە تەلەڤیزیۆنی ڕوودا و کارێک ڕوویدا بەڵام زوو هێزە ئەمنیەکان لەوێ بوون بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین و ئەو ئێستا لە لیژنە ئەمنیەکانە باسیەوەمان کرد کە باسی تەلەڤیزیۆنت کرد با منیش ئەو پسەرانە دێ بکەم ئەمڕۆژ تیمی ڕۆژنامەی نارتی کامێرەکانیان دەستی بەسەراکراوە گویا هێزێکی ئاسایش بووە تا چەند گرنتی ئەوە دەی کە تۆ کەسی یەکەمیان پارێزگایە وەکو سەرۆکی لیژنی ئەمنی کە ئەو کامێرە و ئەو ئەجزانی ئەنارتی کە دەزی کراوە بگەڕێتەوە بە دامەزراوی میدیایی نالیا کاگێ من بەدڵنیایە وا ئەبێت بەڵام منش حەزەکەم تۆ گەرنتیەوەم بیتێکە لە ڕووی هەستکردن بە مەسوولیەتەوە ڕووماڵی ئەو هەواڵانە بکەن لە NRT نەکردنها NRT تەلەڤیزیۆنەکانی تریش هەستکن بە مەسوولیەت چکە لەم بارودۆخەدا ینی ئەرکێکی زۆر گەورە لە سەرشانی ئێمە هەیە وەکو سەرۆکی لیژنەی ئەمنی و هێزە ئەمنیەکان ئێوەش بەڕاستی ئەرکێکی زۆر گەورە لە سەرشانتان هەیە کە لەلایەکەوە ڕاستیەکان پیشان بن بەڵام لەلایەکی تریشەوە
هەستکەن بە مەسئولیت بەرامبەر بە بارودۆخی کە ئەمڕۆ لە سلێمانیا ئەگوزارێ ئەو ئارامی کە سەیبینی ئەمڕۆ لە پارێزگاکەیە مەسئولیەتی هەمومانە بیپارێزین مەسئولیەتی هەمومانە داکۆکشکەربین لەسەری وێرانکردنی سلەیمانی شێواوی لە سلەیمانی پشێوی لە سلەیمانی لە قازانجی هیچ کەسێکانیە خوانەکاردا ئەگەر بێت و بارودۆخەکە بە شێوازێک بشێوێ و بشڵەژێ لە هەمومان تێگەچێت کامێرۆشتەکان بۆی نارتە جێڕنەوە کاگێ من ئەوە بەدڵنیاییەوە هێز ئەمنیەکان ئەگەر هەر شتێکی لەو کارە بوو بێت بە دڵنیاییەوە دەگەڕێتەوە چەند پارێزگاری لە ئۆفیس سەرکی ناوتێکن لە شاری سلێمانی و هەموو دامەزراوە میدیاکانی تر چکوال لە ئێستادا لە شاری هەولێر کارمەندانی ئێنارتی لەوێ هێنراونەوە لە بازگەی دێگەڵە لەوێ دانراون و پێیان وتراوە نابێنەوە بۆ ئێرانی لەو شێوەیە کە نووسنگی ناوتی نتوانێت لەوێ کار بکات تا چەندەوە گرنتێدن کە بەڵێ لە هەولێر من دڵنیا دەکەمەوە کە ئێمە وەکوتم ینی پاراستنی بارگای تەلەڤیزیۆنەکان و بە شانازیشەوەی لێم بەپێ راپۆرتی ساڵی ڕابردوو وەکو خۆ دەزانی راپۆرتی میترۆ و حتا 6 مانجی ڕابردوو سلەیمانی کەمترین ڕووداوی بەرامبەر بە ڕۆژنامە نووس و بەرامبەر میدیاوانی پارێزگاکە هەبووە بە بەراورد لەگەڵ هەولێر و دوهۆکە بەڵام من تکاتان لێکەم یانی ئێوەش لێرە دڵنیام هەستەکەن بە مەسئولیت دڵنیام خەڵکی ئەم وڵات و ئەم شاران دڵنیام لەوەی هەست بە مەسئولیتەکەن لەو ڕوانگەیەوە هاوکاری هێزە ئەمنیەکان بن ڕەچاوی بارودۆخە ئەمنیەکە بکەن و ڕەچاوی ئەستیاری بارودۆخی سلێمانی بکەن ئێمە کاری میدیایمان خۆمانمان کردەوە بەس چیڵی لەسەر ڕووداوی هەولێر ئەن تۆکو پارێزگاری سلێمانی من هێمنجانە ئاگدار نیم و بەڕاستی ئەوە ئەگەڕێتەوە بە پارێزگاری هەولێر بەڵام من بە باشی ئەزانم مافی میدیاوان و بپارێزرێ و هەمیشە هەر خۆ دەزانی هەمیشە لە گفتوگۆم لەگەڵتانە و وەکو برادر لەگەڵتانە سەڵس و کەوتەکەم و هەر بکوتە مەسئولێتیشی گەورەمان لەسەر بە پاراستنتان فریدن کاتمان گرتی بەڵێ مڕاد ئەوەی وتەکانی پارێزگاری سلێمانی سەرۆکی لیژنێنی شاری سلێمانی بوو کە باسی لە بارودۆخی شاری سلێمانی و پاراستنی هێمن محمود نوچەگانێمە بەلێ سپاس بۆ تەبلیبووناتە البەتە دەبولتەنێن دااتیدان پێزانین بێت